بەپێی ئامارەکان عێراق سەر و سەدا 40 خاکەکەی بیابانە و ڕێژەی بە بیابان بوون بەهۆی گۆڕانکاریە ژینگەیەکان و پیسبوونی هەوا و زۆربوونی کارگە و دەراویشەکانیەوە ڕوو لە زیادبوونە. پێشبینی کراوە تا ساڵی 2050 سەدا 60 خاکی عێراق بە بیابان بێت و بەشێکی زۆری پارێزگاکان چۆڵ دەبن. لەم ڕێژەیەش بەشێکی ئەم بە بیابان بوونە کوردستانیش دەگرێتەوە. وڵاتی عێراق کە کەمێکی لەسەر دەریایە کەویش کەنداوی عەرەبیە ماباقەکەی بەداخۆ وڵاتێکی داخراوە. چەندی وڵاتی تریشمانێ ئەم وڵاتانە واکات کە ڕێژەی سەوزایی تای کەم بێتەوە کە ڕێژەی سەوزایی کەم بووانە چی جێگاگرێتەوانێ بیابان و بە بیابان بوون. ئەمەیە دەستەواژەی بە بیابان بوون. یعنی تۆ شوێنێک کە پێشتر سەوزایی بووە بە ئاوی باران و بە ئاوی تر ئاودراوە ڕێژەی شێتیا بەرز بووە ئەمانە هەمووی کەمە بێتەوانێ. وڵاتیشی وەکو وڵاتی سوید ڕێژەی 1970 وزەکەی وزەی سەوزە وزەی خاوێنە. ئێبەتەکیت ئەمانە هەمووی هەنگاوی پیرۆز و باشن بەرەو ئامانجی پاکبوونەوەی ژینگەکەمان و گەڕانەوەی کەشوها بۆ دۆخە ئاسایەکەی خۆی. سەدان توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر هۆکارەکانی بە بیابانبوون ئەنجام دراون، بەڵام حکومەتی هەرێمی عێراقیش گرنگی زۆر بەم بابەتە نادەن و خۆیانی بۆ تەرخان ناکەن. لە کاتێکدا ترسناکترین مەترسی ڕووی لە ناوچەکە کردووە. بەدڵنیاوە ئێمە گەر سەیری بکەین بۆی گۆڕانی کەشوهەوا و شکە ساڵی سەری هەڵداوە چکە بۆچی چالاکی ئەدەمیزاد و زیاد دەرکردنی ئەو گازە گەرمکرانەی چۆتە بەرگەهەوە وای کردووە کە دابارینەکان جیاواز بن و کەشوهەوا بگۆڕێ کە ئەمە وای کردووە بینیمان ئەم ساڵ ئاستی بارانبارین چەنە. ئەمەش ترس دروست ئەکات لە لامان کە لە داهاتوە لە ساڵانی داهاتوە ئەگەر ئەمانە دووبارە بێتەوە بەشێکی زۆری لە زەویەکانمان خەسەنەوانەی دێمین لە دەستی بین. ئێکە باران نەباری وە زەوێ دێمەکانت تۆ نەکرد بە کوشت و کاڵوای لەیە کە زۆر بە ئاسانی بۆ نمونە چۆنەڵێ داماڵڕێت کە داماڵرا و سەوزاییتیانەماتەوە بێ بە دیادەی بیا ببوون. بەمەتیانەمی کوردستان ئەبێ کۆمپانیای پرۆفشنال بێنێ لە ڕێی کوالتی کۆنتڕۆل و کۆنتڕۆلی ئەو شتانە بکەن کێتە ناو هەرێمی کوردستان و عێراقەوە. ئەمانە هەمووی گرنگن. خاکی عێراق ڕوبەڕووی گرفتی گەورە بۆتەوە و تا چەند ساڵی ئایندەش بەشێکی ڕۆو لە ناوچوون دەچێت. هەرچەندە گۆڕانکاریە ژینگەیەکان گشتیە، بەڵام گۆڕانکاریەکان لە عێراق زیاتر بەهۆی بێپلانیەوەن. هەرچەندە ئێستا پلانێکی چاندنی 1 ملیۆن درەختی هەیە، بەڵام دیار نییە فریای دۆخی عێراق دەکەوێت یاخود نا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.